ئەمڕۆ بەشداریم کردووە لەم پێشانگایە بەشداریم کردووە بە نەخشی ئۆیە زیاتر کارەکان کاری دەستی خۆمن هەم بە درمانەکەی هەم بە نەخشەکەی دوورینی ئەزێ منداڵان و چاکردنی پێڵاو و هەندێک لە دزدان و ئەوانە چیسی دیارە لەگەڵ هەندێک مەنزەڕە دزدانی دەستی لۆ منداڵان جەنتە مەدالیا لەگە ملوانکەیە ئەوانە زیاتر هەمووی کارەکانی خۆم بە خۆم دروستم کردنەوە بە نەخشەکەش نەخشەی نوێیە زیاتر ئارەزوم کرد کە ئەو نەخشە دروست بکەم کە ئەو نەخشە کەمە نەخشەی نوێیە هاتە ناوکاری دەستی. جێگای خۆشحاڵیە ئێستا ئێمە لەم ڕۆژە تاکە هەموو بەرەکان لە جەنگدان زدی ئەم شتە زەحمەتەی کە بەرەوڕووی کوردستان بووە کە گەنجانێکمان هەیە ئاوا دڵیان وستیان مساعدەیەکی پێشمەرگەکان بکەن وستیان مساعدەیەکی خەڵق بکەن بە چ نەوعێک دەری بڕن بەم شتانە بەڕاستی شتێکی خۆشە ئینشاڵڵا ئەم شتانە تیکرارەکرێتەوە هەر زیادە بێت و هەر ئەم گەنجانەمان ئەتوانن شتی ڕێک و پێک پیشانی کۆمەلگاکەمان بدەن. من وەکو خەیاتێک ئەوڕۆ لەو پێشانگایە بەشداریم کرد ویستم کەلتوری کوردەواری بە هەموو دنیا بناسێنی کە لێرانە چەند قەومەشی تێدایە هەم لە کورد و لە عەرەب و لە هەموو پارچەکانی عێراق بۆیە منیش بەشداریم کرد ویستم جلی کوردی بە هەموو خەڵک بناسێنم کە جلی کوردی چەند جوانە و چەند مۆدیلیشی هەیە و مۆدیلاتەکان بە خەڵکی بناسێنم. من یەکێ بووم لە خوێندکارە سەرکەوتووەکانی پۆلی 12 وێژەیی وەتوانیم لەسەر ئاستێرەم سێم بەدەست بێن و لە یەکەمی سەراستی سلێمانیش ئەم چالاکیەکە لایەن زانکۆی شکۆ ڕێکخرا بۆ خوێندکاری سەرکەوتووەکانی ئەوانی یەکەم بوو لەسەر ئاستی هەرێمە و ئێمە پار ئاگادارکرێن و لایەن زانکۆی شکەوە کە تاقیکردنەوەیەکێ بەنای ITCO بە خوێندکارانی کە سەرکەوتوو بن ئەتوانن خەڵات بکرێن ئەم خەڵاتەش ئەم ڕۆگەبوونەیە و تاقیکردنەوەی کە میتوانیم پلەیەکی باش بەدەست بێن لەو خوێندکارانە بن کە سەرکەوتوو بوون کە دەخوێندکارن وە دڵخۆشم بەم چالاکی هیوادارم چالاکیانە هەر بەردەوام بێ. پلەی یەکەم بەدەستهێناوە لە بەشی زانستی لە قۆناغی 12 خۆتان دەزانن قۆناغی 12 پۆلێکی چارەنووساز و تاڕادەیەک قورسە بە هەوڵمانبوونی زۆر توانیم ئەو پلێ بەدەست بێنم زۆر سوپاسی خێزانەکەم و هاوڕەکان و مامۆستایان دەکەم بە تایبەتی کە لەگەڵ منە هەوڵمانبوونێکی زۆریان یاوە کە تا من بتوانم ئەو نمرە باشە بەدەست بێنم ئەم ڕۆژ لە پای ئەو هەوڵمانبوونەی ئێمەیە خەڵات دەکەین زۆر سوپاسیانەکەین و هەوڵێم بتوانم لە ڕێی ئەم ئەنجامی کە بەدەستم هێناوە بتوانم خزمەتێکی باش بە شارەکەم وڵاتەکەم بکەم. We staan hier in de expositie Broadening Horizons. Het is een expositie die gaat over migratie en identiteit, maar vanuit het gezichtspunt van het vertrek. We hebben heel veel gezien over mensen die aankomen. Dit gaat over de motivatie, de redenen, de keuzes die gemaakt moeten worden door mensen die besluiten al dan niet te vertrekken. En we hopen dat het heel veel mensen zal aantrekken, omdat het een onderwerp is dat natuurlijk ons allemaal aangaat. Het zijn werken die voor een deel nog nooit vertoond zijn. En met name, er is een enorme boomstamkano meegekomen uit Benin. Die staat echt symbool voor de keuze om te vertrekken al dan niet. En de manieren of de middelen die mensen hebben om een oversteek te doen.